سەرەتا پرسە و سەرخۆشی لە کەسوکاری هەموو ئەو گەنجە ئازیزانە کەم کە بەهۆی خۆپشاندانەکانەوە شەهید بوون. لە ڕاستیە بژاردەی مانگرتن و پێشکەشکردنی یادەش بۆ ئەنجامدانی کۆبوونەوەکانی پەرلەمانی کوردستان کە لایەن بەڕێزان ئەندامانی پەرلەمانی کوردستانەوە دەکرێت بژاردەیەکی دیموکراسیانەی ڕێپێدراوی قانونی دەستوریە و حەقی خۆیان نەداواکاریان هەبێ لە دەستی سەرۆکایەتی پەرلەمان و لە حکوومەتی هەرێمی کوردستان. دانیشتەکانی پەرلەمانی کوردستان بە گوێرەی پێویستیە و بە گوێرەی کاریگەریەتی لەسەر دۆخی هەرێمی کوردستان دۆخی موچەخۆرانی هەرێمی کوردستان. ئەمەوێ بە سەریحی بڵێم لێرە کە ئێمە گەر بزانین دانیشتێکی پەرلەمانی کوردستانە بێتە هۆی گەرمکردنەوەی گیرفانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەمڕۆی ئەعلانیەکەین و 48 ساعتی تر کۆبوونەوە ئەکەین. بەڵام ئەمەوێ ڕای بگەێنم کە ئێمە لە پەرلەمانی کوردستان لە پەیوەندی بەردەوامین لەگەڵ سەرۆکایەتیەکانی هەرێمی کوردستان و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و لایەنە عێراقیەکان و هەموو تەرکیزمان لە ئێستاە لەسەر ئەوەیە کە کار بکەین بۆ ئەوەی هەردوو حکوومەت بگەنە ڕێکەوتنێکی بنەڕەتی بۆ ئەوەی کە خەڵکی هەرێمی کوردستان لەم دڵە ڕاوکێ ڕزگاری ببێ و هیچ بەرنامەیەکمان نییە بۆ ئەنجامدانی کۆبوونەوەیەک ئەگەر دڵنیانە بین لەوەی کە کاریگەریە بێ لەسەر ژیانی خەڵک. تەرکیزمان بە تەواوەتی لە سەرهاندانی حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ پابەندبوون بە یاسای پڕکردنەوەی کوردهێنان لە عێراق و تەرکیزمان لەسەرەوەیە کە شاندەکانی حکوومەتی هەرێمی کوردستان تەکنیکی و سیاسی ئیش بۆ ئەوە بکەن کە بە زووترین کات بگەینە ڕێکەوتن سەبارەت بە یاسای بودجەی گشتی ساڵی 2021 بۆ زەمانکردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان جێی تەقدیرن جێی ڕێزن ڕەفیقەکانمان کە ئێستا بڕیاریمانگرتنیان داوە و بێگومان پێویست بێ کۆبوونەوە دەکەین بەڵام پێمان وایە لە ئێستاە لە کۆبوونەوەی پەرلەمان گرنگترەوەیە کە هانی هەموو لایەنەکان بدەین بۆ ئەوی بگەینە ڕێکەوتنێکی بنەڕەتی و بۆ پابەندبوونی هەردوو حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی بە پابەندیە دەستوری و قانونیەکانیان چونکە بابەتی موچەخۆرانی هەرێمی کوردستان شایستەدارایەکانی هەرێمی کوردستان و با بڵێن تەسلیمکردنی داهاتی نەوتی هەرێمی کوردستان نیوەی داهاتی ناوخۆیی سیادی لە هەرێمی کوردستان هەموو ئەمانە بابەتێکن بابەتی دەستوری قانونین کاری پەرلەمانە کە هانی هەردوو لایەن بدا کە بە تەزامنی بە هاوکاری بە بەرپرسیارەتەکانی خۆیان هەڵسن لە بەرامبەر خەڵکی هەرێمی کوردستان چونکە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دوجار هاوڵاتی عێراقین بەرپرسیارەتەکان لە هەمان کاتا دەکەوێتە سەر ئەستۆی حکوومەتی هەرێم و ئەستۆی حکوومەتی عێراقیش و ئێمە تەنها ئەرکەمان هەیە کە لە ڕووی سیاسیەوە لۆبی بکەین بۆ ڕازیکردنی کوتلە پەرلەمانیەکانی عێراق بۆ ئەوەی ئەو ڕێکەوتنەی کە کراوە سەبارەت بە بودجەی 2021 بە ئاسانی لە ناو پەرلەمانی کوردستانە بڕاچکەمە ئەرکێکی قورسە نوێنەرەکانی کوردستان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقی ئەرکێکی سەخت و قورسیان لەبەردەستایە ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستانە ئەم کارە ئەم ئەرکە بۆ ئەوان سوک بکە بەوەی کە ڕایگەیاندووە پابەند دەبێ بە قانونی قەرز و ئەبێ ڕای بگەێنێ پابەندی ژەبێ بە ئەو ڕێکەوتنەی کە لەگەڵ حکوومەتی عێراقیەکە و بەکردەیی دەست بە جێبەجێکردنی بکە و سوپاسدانم.